دابەزاندنی بەهای دیناری عێراقی بە بڕیاری بانکی ناوەندی عێراق جۆرێک لە شلەژانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست کردووە بە جۆرێک کڕیار و فرۆشیار و بازرگان خۆیان بە زەرمەندی بڕیارەکە دەزانن فرۆشتنی کەلوپەل بە ڕێژەی زیاتر لە 150 دابەزیوە. بۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار ڕەوشی بازار بەڕاستی زۆر خراپ بووە بەداخەوم با بڵێن دوکاندارەکان بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوەشت و ئەشیاکانی خۆیان گران کردووە بە بیانووی ئەوەی کەوا شت دەکڕن بە دۆلار شتەکە گران دەفرۆشنەوە ینی مەحقول نییە. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان چاودێریەکی چڕ بخاتە سەر بازار بەحام و بە تایبەت چاودێریەکی چڕ بخاتە قەزای بەردەڕەش. ئێستا دەبینین بچیتە هەر دوکانێک باسی دۆلار و دینارە ئەنی بەداخۆم زۆربەی دوکاندار و خاوەن مارکێتەکان بەپێی نرخی دۆلار نرخی کاڵەکانیان بەرز کردوتەوە. دوکاندارێکیش دەڵێت نرخی زۆربەی کاڵەکانمان لەسەر بنەمای نرخی دۆلار زیاد کردووە. دولار ئەبڕۆکە حالی حاضر 140 ئێکایە یعنی ئەمشێن بێژین تشتێ 4000 بێ 500 ینی هەر 20 ئەوێکی چواسەر بوو نمونە ستێکی زۆری خەفیف يعني أفتكر جگارا مدفوع هشتوني في أفريقيا أمينه هني فروجين تقريبا أنت خسارينش بس ناتشارن زيت ليش جران كاين إذا حسب كان حمد بابت 9000 بو 10000 15000 بو 16 يعني بابتك عام جرابي بدستين مني يعني جام خربيقه في أسخو دغالي أسخرتين دولار الأكل الزاخو الهفدري ما فيك دولار قردارم أو تستيكو بيشينو كمن همي فروشتي از فيك في خر مالي خسارم بلا ما بازار يا آزاد أم مجبورين تعاملي قل بازاري بكين بۆ پڕکردنەوەی بەشێک لە کورتهێنانی بودجەی ساڵی 2021 بانکی ناوەندی عێراق بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بە ڕێژەی 120 دابەزاندووە. ئەمە ژوای کردووە ببێتە کێشۆگرفتێکی زۆر بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ڕاستی ڕەوشە بازار زۆر قرس بیە دۆلار وەستی دۆلار بلند بیە هەشیا نایەتە کڕین یعنی ئەرزاق و تشۆ خەڵک نەشێت بکڕێت چونکە پارە نییە دۆلار سەرە خەفت یعنی تش بیە دوقات خەڵکێک هەیە با لە دوکاندارە یعنی لەسەر دۆلارێت قەدیم غەرادێت هەی ئەوشی گران کری یعنی بووم لە دۆلار بەری 25 جابی ئەو شەستی هەشایەت خۆی گران کری ئەوجە ڕاستی دۆلار وەختی بەرز بیە بە زەربەکی زۆر بماکافت هەم حەزکەین دۆلار هەرزامی تەڤەکی خۆلە بێتەوە. بۆ هی بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری خراپی کردوتە سەر ژیانی هاوڵاتیان و ڕەوشی بازاری خەزای بەردەڕەش بە تەواوەتی سس کردووە. لە ئێستادا لە بازاری خەزای بەردەڕەش نرخی کەلوپەلەکان بۆ 2 هێندە بەرز بۆتەوە. هاوڵاتیانیش داوا لە حکوومەت دەکەن چاودێری ورد بخاتە سەر بازار بۆ ئەوەی دوکانداران بە ویستی خۆیان نرخ لەسەر شتومەکان دانەنێن. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕەش.